ئەرکی هەموو لایەکمانە ڕێز لە ماندوێتی و خەبات و تێکۆشان و ئەو هەموو خوێنە بگرین کە ئەم شارە لە پێناو ئاشتی و ئازادی و نەمانی ستەم و زۆداری دابەخشی. هەمومان ببینە ئاسا بۆ هەستانەوەی، ببینە هەناسە بۆ ژیانەوەی، بۆ پێشخستن و گەشەکردن چیمان پێ بکرێت درێخی نەکەین. پارێزگایەک بنەخشێنین کە ببێتە مای شانازی بۆ هەمومان، ژیانی ئاسایی و خۆشگوزەرانی بۆ خەڵکەکەی بگێڕینەوە تا پێچەوانەکردنەوەی ئەو کۆچەی کە لەم ساڵانەی دواییدا بوو بە دیاردەیەکی مەترسیدار بۆ سەر شارەکە. ئیتر کاتی هیممەتە، کێ دەستێک بۆ ئاوەدانی شارەکەمان درێژ کات دەستی دەگوژین، کێ دەیەوێت تۆوێک بۆ سەوزکردنەوەی هەڵەبجە بچێنێت دەبینە بێڵ و پاچ بۆی. دەنگ و ڕەنگمان لەگەڵ ئەو دەستەیە کە ژێرخانی تەپیوی هەڵەبجەمان بۆ ئاوەدانەکاتەوە. برینی بەرکەوتوویەک ساڕێژەکات، دڵی تاقانەیە گەداتەوە. ئازیزان، لەمڕۆدا بە هەلی دەزانین سوپاس و دەستخۆشی خۆمان ئاڕاستەی هەموو ئەو کەسولایەنانە بکەین کە هەوڵیاندا بۆ بەرەو پێشبردننی دۆسی بە پارێزگابوونی هەڵەبجە و سوپاسی سەرجەم فراکسیۆنە کوردیەکان و ئەو فراکسیۆنانەی تری پەرلەمانی عێراق دەکەین کە زۆر دڵسۆزانە و تەبایانە کاریان لەم پێناوەدا کرد.